سڵاوتان لێبێ. مەکتەبی سیاسی یەکێتی ڕاگەیان پەیامەکەی بارزانی سەبارەت بە درێژکردنەوەی ماوەی سەرۆکاتی و سازان لەبارەی هەموارکردنەوەی ڕەشنووسی دەستور هەنگاوێکی بەرپرسانەی سەرۆکی هەرێم بووە. لە ڕاگەیەنراوێکدا کە سایتی فەرمی یەکێتی بڵاوی کردوێتەوە تێدا هاتووە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەدیهاتنی سازان نیشتیمانی و دروستکردنی کۆدەنگی سەبارەت بە کەیسی دەستور هاوکاری کارای پارلەمان و لایەنە سیاسیەکانە بێ و مامەڵەی ئیجابیانە لەگەڵ هەموو هەوڵ و میکانیزمێکی کۆکەرەوە دەکات سەبارەت بە هەموارکردنەوەی ڕەشنووسی دەستور. پێشنیوەڕۆی ئەمڕۆ کۆبنەوەی دیژنی مانگی سێلانەکەی ئۆپۆزسیۆنی هەرێمی کوردستان بۆ چاوتێکنی پەیامەکەی مەسعود بارزانی لە شاری سلێمانی دەستی پێکرد. پەیامنێری ئێنارتی لە سلێمانی ڕاگەیان کۆبنەوەکە لە مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕان لە گردی زەرگەتەی شاری سلێمانی بەڕێوە چووە و بڕیارە لە ڕاگەیەنراوێکی هاوبەش داڵوەستی خۆیان لەسەر پەیامەکەی بارزانی بخەنە ڕوو. ئیدارەی کامپی دۆمێز بۆ پەنابەرە سووریەکان ڕاگەیان ژمارەیەکی زۆر لە پەنابەرە سووریەکان لە خاڵی سنووری سیمالکە لەگەڵ سووریا گیریان خواردووە. ڕوونشیکردەوە کامپەکە خۆی ئامادە کردووە بۆ پێشوازیکردن لە نزیکی 700 پەنابەری تر. لە لەدانێکیدا بۆ سۆمەرەنی و سالم سعید بەرپرسی ڕاگەاندنی کامپی دۆمێز ئاماژەی بۆ کرد ژمارەیەکی زۆر پەنابەری سووری چاوەڕوانن بێنە خاکی هەرێمی کوردستانەوە و لەسەر سنوور چەند ڕۆژێکە گیریان خواردرەوە. چەند سەرچاوێکی ئاسایشی میسری ئاشکرایان کرد گروپێکی چەکدار بە چەکی قورس وەک موشک و ئاربیجی و هاون هەڵاکوتاوەتە سەر سێ بنکەی سوپای میسر لە نیمچە دوورگەی سینە و بۆ ئەوەی برینداربوونی ئەفسەرێکی سوپا و 5 سەربازی تر. لە لایەکی ترەوە سەرچاوێکی ئاسایش ڕاگەیان چەند چەکدارێکی نەناسرا وەڵمەتێکی تون بە گولەی ئاربیجی لەسەر سەربازگیکی سوپا لە شاری شێخ زوێد لە باکووری سینایان ئەنجامدا و لە دەرەنجامدا 6 برینداری لێکەوتەوە. ڕێکخراوی قاعیدە لە دورگی عەرەب ئەمڕۆ ڕاگەیان لایەرشێکی ئاسمانی کە پێدەچێت بۆ سەر پێگەیەکی سعید شاری جێگیری سەرکردەی ڕێکخراوی قاعیدە لە یەمەن کوژرا بێت، بەڵام کات و شوێنی کوژرانەکەی ئاشکرا نەکرد. لە گردێکی ڤیدۆییدا ئیبراهیم ڕەبیش فەرماندەی باڵا لە ڕێکخراوەکە ئەمڕۆ ڕاگەیان کە پێشتر 3 جار سعید شاری ناسرا و بە ئەبی سوفیان ئەزدی هەوڵی کوشتنی دراوە، بەڵام لە 4ەم هێرشی ئاسمانیدا لە یەمەن کوژراوە. جۆن کیری وەزیری دەرەوەی ئەمریکا لە 6مین گەشتیدا بۆ وڵاتانی ناوچەکە سەردانی وڵاتی ئوردنی کرد و جینێ فێرساکی و تەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕاگەیان جۆن کیری بەرە وڵاتی ئوردن ڕۆشت و بڕیاریشە لەگەڵ شا عەبدوڵای دووەم ناسر جۆدە وەزیری دەرەوەی وڵاتەوە هەروە شاندێکی کۆمکاری عەرەب لە عەمانی پایتەخت کۆبێتەوە. حکوومەتی بەریتانیا لە ڕێگەی دابینکردنی کەلوپەل و ئامێری بەرگریکردن لە چەکی کیمیایی و بایۆلۆژی یارمەتی هێزەکانی ئۆپۆزسیۆنی سووریا دەدات. لە بەیاننامەیەکدا کە ڕاستەی پەرلەمانی بەریتانیا کراوە ویلیەم هێگ وەزیری دەرەوەی بەریتانیا ڕاگەیان لە داهاتوویەکی زۆر نزیکدا و بەپەلە حکوومەتی وڵاتەکەی بڕی 500 دەمامکی دژەغازی کیمیایی و بایۆلۆژی بۆ ئیتلافی نیشتیمانی ئۆپۆزسیۆنی سووریا دابین دەکات. وەزارەتی دەرەوەی ئیسپانیا ئیدانەی توندوتیژەکانی ناوخۆی عێراقی کرد کە بۆتەوەی کوژران و برینداربوونی سەدان کەس و داواشی کرد سنوورێک بۆ توندوتیژەکان دابنرێت، چونکە بەردەوامبوونی دەبێتە مایی بەرپاکردنی گیانی ڕێکلێبوونەوە لە نێوان پێکاتە جیاجیەکانی عێراقدا. لە بەیاننامەیەکدا کە لەلایەن وەزارەتی دەرەوەی ئیسپانیاوە بڵاو کراوەتەوە ئاژانسی هەواڵی کۆید گواستوێتەوە دانانی سنوورێک بۆ توندوتیژەکانی ناوخۆی عێراق بە پێویست دەزانێت لە پێناو یەکخستنی هەوڵەکان بۆ پێکەوەنانی کۆمەڵگەیەکی دیموکراسی و جێڕانەوەی ئاسایش و ئارامی و کاراکردنی ئاژبوونەوەی نیشتیمانی لە وڵاتدا. کورتەیەک لە هەواڵەکانتان پێشکەش کرا. ئەرشاد بن.